ڕاستە وەکو استراتیژ کۆنگرێنێتەوەی زۆر پێویستە و ئەسڵەن دوا کەوتووە دەبوو زووتر بگیرایە چونکە دەرکەوت لە توای هاتنی داعشەوە بە تایبەتی وە پێشتریش دوژمنانی کورد یەک دوژمنن یعنی جیاوازی ناکەن لە نێوان باکوور و ڕۆژهەڵات و ڕۆژئاوا و باشوورە لەم ڕوانگەیەوە زۆر پێویستە و ئەو هەوڵانی لە ماوەی ڕابردووە دراوە ئەوەندەی من ئاگادار بن پێویستە ڕێزی لێبژیرێ و پێویستە بەدەنگەوە هاتنە بێت هەموو لایەنەکان کۆک بن لەسەرەوەی کە کۆنگرێنێتەوەی بژیرێ و بەدەمەوە بانگازانە بچن کە ئەو تەرەفانایی کەن بە تایبەتی پەکەکە لە ئێستادا وەز دانیشی تریش دەست بە شاریکا بۆ مەسەلەی کۆنگرێنێتەوەی پێویستە بە پیرۆ بچیت و ڕێزی لێ بژیرێت خۆی ڕاستترەوەیە کە ئەو تەرەفانەی کە تا ئێستا معارقیلن ئەوانە جواب بنەوە بە بڕای من ڕەنگە بەرژەوەندی حیزبی تیابێ و ڕەنگە تاسیراتی دەوڵەتانی دراوسێشی تیابێ کە تا ئێستاکە دروست نەبووە بێگومان دەستێوەردانی دەوڵەتانی دراوسێ بە تایبەتی تورکیا و ئێرانیش گەورەترین تاسیری هەیە لەسەر ئەم ئەحزابانی کە هەن لە ئێستادا ئێمە ئەگەر یەکگرتوو بووین دەتوانین استراتیژێکی هاوبەشمان هەبێ و دەتوانین بەیەکەوە لۆبی دیبلۆماسی بکەین و بێگومان ئەو کاتە دەکرێت با بڵین تەحالوفێک یا جۆرێک لە وابەستەی ئەخلاقی هەبێت کە هیچ هێزێ نەچێتە بازنەیەکەوە کە دژی هێزێکی تری کوردی یا دژی پارچەیەکی تری کوردستان بێ لەم ڕوانگەوە استراتیژی نێتەوەی قازان دەکات ئەو لەنانە ئەوەی سەلمان کە کۆنگرێنێتەوەی لەسەر ئەرزی واقع و بە خوێنی پێشمەرگە و گەریلا ئەمانە دروست بووە بەڵام ڕەنگەوە پارتە سیاسیەکانن تا ئێستا نیزاع و کێشۆمە شاچیریان هەیە و ئەو هەوڵانەش جێگای تەقدیر پێویستە ڕێزی لێ بژیرێت و بە دەنگەوە چوونی بۆ بکرێت هەوڵەکانی هەڤاڵبەتی ئەوان جێگای دەستخۆشیە و سەرەتاش بۆ هۆکاری ئەوەی کە لە شاری جوان کۆمیتەیەک پێک بێ کە لە 22 ئەندام پێک هاتبوو بۆ ئەوەی لە هەر پارچێ و 5 کەس بەشدار بێ و کار لەسەر ئەوە بکە چی بکەین بۆ داهاتوو بۆی کۆنگرێنێتەوەی ژنان کاری جدی لەسەر بکرێت چونکە هەنگایەکی جدیە بێ بۆی کۆنگرێنێتەوەی کوردیش کە بە شێوەیەکی گشتی ئەوانیش ببەسرێ ئێمە هەوڵێکی جدیمانە بەڵام بەداخەوە دۆخەی بەسەر باشوورە هات و هەروە ئەو دۆخەی بەسەر ڕۆژئاوا و باکوورە هات بۆ هۆکارێک بۆ ئەوەی کە ئێمە نەتوانین لە وادەی خۆیان کارەکان بکەین ئەگیناوان نیاز بوو لە ناوەڕاستی ساڵی 2010 کۆنگرەکە بەسرێ بۆ هیوای ئێمە بتوانین لانی کەم لە کۆتایی 2019 یاخود سەرەتای 2020 هەوڵێکی جدی هەیە لە ئێستا دەست پێکراوەتەوە بۆ ئەوی کۆنگرەکە بەسرێ بتوانین بە هەموو لایەک کار لەسەرەوە بکەین بەڵام ئەم کۆنگری هەموو لایەک بێ هەموو پارچەکان بێ بۆی نەبێتە نیگەرانی لە پارچێکە و پارچەیەکی کە ئەمەش کە جێگای دەستخۆشیە و ئەبێتە هەنگایەکی جدی وەکو ئاماژەم پێکرد بۆ بەستنی کۆنگرێنێتەوەی کوردیش من وەکو ژنان وەکو لایەنە ژنانکە لە بەرەوەی خۆمان ئەندام بووین لە کۆمیتە 22 کەسیە وەکو ژنان ئەوان هەوڵێکی جدی هەبووە وەکو ئاماژەم پێکرد و ئەمە بۆ هەوێنی دروستبوونی هەنگاوەکان بۆ کۆنگرێنێتەوەی و دروستبوونی ئەو کۆمیتە 22 کەسیە وەل ئێستاشا هەنگاوێکی کە هەیە بۆ ئەوی کە جارێکی کە دەستکەینەوە بە کارەکانی خۆمان هەتاوەکو هەنگاوی جدیمان هەبێ بۆ کۆنگرێنێتەوەی ژنان بە تایبەتی بۆ ئەم دۆخە کە ئامانجەکان یەکە بەڵام هەنگاوەکان ڕاستە لە پارچێک بۆ پارچەیەکە جیاوازە بەڵام هەنگاوەکانیشمانە خین بۆی ئامانجەکانمان خین و ببینە هۆکارێ بۆ هەوێنی ئاشتەوایی و تەبایی بۆ کۆنگرێنێتەوەی کوردیش کۆنگرێنێتەوەی جگەلەوەی کە ئەتوانێ تەباییەک و ئاشتەواییەک جاریکە بۆ هەر چوار پارچەکە بگەڕێنێتەوە ئەبێتە هۆکاریش بۆ یەکگوتاریمان هەبێ یەکگوتاریمان هەبێ بۆ ناوخۆ بۆ دەرەوە بۆ وڵاتانی دراوسێ بۆ ئەو وڵاتانەی کە تاکوی ئێستا ناتەبان لەگەڵمانە بۆ ئەو وڵاتانی هەتاکو ئێستا بە زەبری چەک و شەڕ لەگەڵمانە ئەدوێن بۆی ئەمانە هەموویە بێ هەنگاوێکی جدیە و کۆنگرێنێتەوەی ئەبێتە چارەسەرێکی گونجاو بۆ ئەو خاڵانە بۆی بە هیوای کە کۆنگرێنێتەوەی چ ژنان کۆکردنەوەی بە شێوەیەکی گشتی کاری جدی لەسەر بکرێ بۆ ئێستا بۆ داهات بەشێکی پەیوەندیدارە بە ناتەبایی حزبە سیاسیەکان لە هەر پارچەیەک و بەشێکیش پەیوەندیدارە بە کێشە سیاسیەکان و هەروەها ئەو ڕێگریانەی کە وڵاتانی دراوسێ بۆ پارچەکانی دروستەکەن بۆی ئەو کۆنگرەیە پێگنێت ئەمانش لە ڕێگە هەر حزبێکەوە بێ دزە ئەکەنە ناو پارچەکانەوە بۆ ئەوی کە کۆنگرێ دروست نەبێ بۆیە پێویستە حزب و لایەنە سیاسیەکان لە هەر پارچێک و بە تێگەڕاش لە هەر چوار پارچە ئەوە بزانین ئێمە دوژمنەکانمان یەکە و پێویستە کار لەسەرەوە بکەین بە زمانی ئاشتی لەگەڵیانە بدوێن بەڵام ئەوەش بەچی ئەبێ کە ئێمە یەکگوتاری یەک هەنگاوی یەک ئامانجیمان هەبێ هەموو ناڕێکی و تەبایەکانمان وەلانین ئەوەی ئێستا بە تایبەتی بۆ ئەو قۆناغە حەساسی ئێستا یەکگوتاریە و پێویستە یەکڕیزیە و بەستنی کۆنگرێنێتەوەی کوردە.